لە سنتەری پێدانی ڤاکسینی کۆڕۆنا ئامادەین بۆ پێدانی یەکەم ژەمی ڤاکسینی کۆڕۆنا کەوا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو گەیشتە هەرێمی کوردستان و شاری هەولێری خۆشەویست. سەرەتایی پرۆسێسەکە بەوە دەست پێ دەکاتن کەوا سێ شوێن ئامادەکراوە لە سنووری پارێزگای هەولێر، لە نەخۆشخانەی ڕزگاری، لە سنتەری کۆڕۆنا لە سۆران، لە کۆیە. ئەو سێ سنتەرە بۆ ئەو سەرەتا بۆ ئەو کەسانە دەبێتن کەوا لە پزیشکان و کارمەندان و فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بە تایبەتی ئەوانەی کە لە نەخۆشخانەکانی کۆڕۆنا کار دەکەن لە هێلی پێشەوەی چارەسەرکردنن بۆ نەخۆشانی کۆڕۆنا و ئەو کەسانەی کەوا نیشانەیان هەیە، تەنانەت ئەوانەی لە پشکنی لە تاقیگەی گشتی پشکنینی کۆڕۆنا کار دەکەن و هەروەها ئەوانەی کە سامپڵ وەردەگرن. ئێمە سەرڕای ئەو سێ شوێنە 61 شوێنی ترمان ئامادە کردووە بۆ پێدانی ڤاکسینی کۆڕۆنا کە ئەویش لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو ئامادە دەبێتن بۆ ئەوەی بتواندرێ ژمارەیەکی زیاتر کە ڤاکسینەکانی ترگەیشت بۆ ئەوەی لە ماوەیەکی کەم ڤاکسین بۆ گشت کارمەندان و پزیشکانی تەندروستی دابین بکرێت. ئەو پرۆسەیە بەردەوام دەبێت ئینشاءڵڵا هەتا کارمەندەکانی تەندروستی ئەوانەی لە کۆڕۆنا داوام دەکەن هەمویان تەلقیح دەکرێن، دوای ویش کارمەندەکانی تەندروستی و دکتۆرەکانی نەخۆشخانەکانی تر و بنکە تەندروستیەکانی تر ئینجا پاش ئەوانە کە تەواو بوو دەست پێ دەکردن بە جێرەی پلانەکەی کە وەزارەتی تەندروستی دای ڕشتووە، دەست پێ دەکەن بە کوتانی ئەو کەسانەی تر کەەوە عمریان گەورەیە لە 70 ساڵ گەورەترە، دوای دەی نەخوارێ بەرەو 6 ساڵ گەورەتر، 50 ساڵ گەورەتر، لەگەڵ ئەو کەسانەی کە نەخۆشی درێژکایانیان هەیە لەبەرەوەی ئەوان خوانەکە ئەگەر نەخۆشی کۆڕۆنایان گرت ماکەکانی زۆریان لەسەر دەبی احتیمالی هەیە تەسیریان لێ بکە و گیان لەدەست بدەن. هەروەها هێزەکانی ناوخۆ، هێزەکانی پێشمەرگا ئەوانش لە پلانن لەو ماوەیەدا تەلقیح بکرێن.